إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا ما يهده الله فلا مضل له وما يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕێزان خۆشحاڵین لە وانەی 25 لە زنجیرەوانەکانی تەزکیەی نەفس بە خزمەتتان بگەمەوە بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوە ئاجای سوودی لەوە بگرن ئینشاءالله. ئەوڕۆکە بە ئیزنی خوای گەورە باسی دوو دەستەکان دەکەین. وەکو باسمان کردکەوە 6 دەرگا هەیە کەوە وەکو با بڵێن مەدخەلن لە بۆ چوونە ناودڵ و یاخود تعبیر لە ئەو شتێ دەکەن کە لە ناودڵ و دەرووندا هەیە. ئیتر سەیانمان باس کرد چارەمیان ئەوڕۆ دوو دەستەکانە. دیار ئەو دوو دەستانە وەکو معلومە ئەو دوو دەستانەیە کەوا دەتوانی وەکو زانایان بەو شێوە وەسفی دەکەن کاری وای پێ ئەنجام بدەیت کە ببیتە مای ئەوەی کلیلی بەهەشتی پێ بەدەست بینی و هەر بەو دوو دەستانەشە دەتوانی کاری خراپی وای پێ ئەنجام بدەیت خوا نەخواستە کە ببیتە مای ئەوە وەکو قوفلێک لە دەرگای بەهەشت بدەیت بە خۆت لێ بە شێوەیەکی وا کە بتە مانعێک لە بینی تو لە بینی چوونە بەهەشت. هەر بەو دوو دەستانەیە دەتوانی ئەو بەرگە ئاوریشمیەی بەهەشت بە دەستەکانی خۆت بچنی وایە خۆت هەر بەو دەستانەشە خوا نەخواستە ئەو بەرگە ئاگریەی ناو ئاگری جەهەنەم بە دەستی خۆت بچنی وەالعیاذ بالله. ئیتر ئەو دەستانە لە هەموو حاڵەتێک وەکو دەڵێ پەنجەکانی دەستت عامیلەتون عامیلە، هەر کار دەکا بەڵام چ کارێک ئەنجام دەداتن کەواتە وەکو هەموو ئەندامێک لە ئەندامەکانی دیکەی لاشە بە هەماشیەوە دەستەکانیش سلاح دوو حەدەینە، کاری چاک و هەروە کاری خراپش پێ ئەنجام دەدرێتن. ئیتر هەر ئەو دەستانەیەکەوە دەتوانی بەو دەستانە ئەو نانە بخۆی کەوا نانێکی حەلالە کە عەمەلی ساڵحی لە دوادا بێ و هەر بەو دەستانەشە کە خوا نەخواستە نانی حەرامی پێدەخۆی کە بە تەئکید هەر عمل و کردەوەی حرامیشی لە دوادا دێ و هەر بەو دەستانەیەکەوە دەتوانی ئەو شمەکەی لەبەری دەکەی شمەکێکی لە مەزدەر و سەرچاوەیەکی حەلال بەدەستت هینابی و یاخود لە سەرچاوەیەکی حەرام وەالعیاذ بالله وەکو پارچەیەک ئاگر لەبەری خۆتی بکەی. ئیتر بەڕاستی ئەو دەستانە دیارە وەکو بیدایەت و سەرەتایە لە بۆ هەموو کار و کردەوەیەک کە بە ئەندامەکانی دیکەی لاشەشت ئەنجامی دەدەی. ئیتر تەماشا دەکەی لە سەرەتا وەکو لە تاریخی ئیسلامی چەند دەستێک هەیە حەقەتەن یعنی وەکو چەندین سەروەریان لە مێژووی بەشەریەت تۆمار کردیە کەوا لە قورئانی پیرۆز و یاخود لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا دەژێردرێتەوە. لەوانە وەکو خوای گەورە سوبحانه وتعالى لە سوورەتی الفتح باز لەو سەحابانە دەکا خوایان لێ ڕازی بیکەوە بەیعەتیاندا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەژێر ئەو دارێکەوە پێگوترا شەجەرەت الڕیضوان و بەیعەکەش ناونرا بە بەیعەتی ڕیضوان، لێ ناوی لێنرا بەیعەتی ڕیضوان لەبەرەوەی بووە مای ڕەزامەندی خوای گەورە لێیان وەکو بە نەسی ئاەت لە سوورەتی الفتح باس کرا. ئیتر ئەوەی کە لێردا مەبەستە خوای گەورە ئاماژە بە دەستەکانیان دەکات لەبەرەوەی بەیعەت وەکو معلومە ئەو پیاوانی کە بەیعەتیاندا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەی بەیعەتیان دەدایەکەوە دەستیان لە ناو دەستی مبارەکی پێغەمبەر دەنا صلی الله عليه وسلم. تربكو خواي جل سبحانه وتعالى باسدك دفرمي إن الذين يبايعونك إنما يبايعون الله يد الله فوق أيديهم. أوانا يا رسول الله بيعت الددني أوانا لحقت بيعت ددنا خواي جل سبحانه وتعالى دستي خواي جل لسروي دستكاني أوان دايا إتر براستي وتش شرفك لبو إيمان دارانك وبجدارين لو بيعتي كرد کەوا خوای گەورە سبحانه وتعالى فەرمی دەستی خوای گەورە لە سەرووی دەستەکانی ئەواندایە. دیارە معلومیشە ئەو بەیعەتە لە کاتێک بوو کەوا لەو ساڵێکەوە ناسرا بە
صلح أو پەیمانێکەوە بەسرا لە ناسرا بە پەیمانی حودەیبیە لەو کاتە بووکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی و بە والله أعلم نزیکەی 1400 سەحابی ڕۆیشتن بەرەو کەعبەی پیرۆز کەوا بچەن عومرەیەک ئەدا بکەن لە بەرەوەی لە خەوندا خوای گەورە سوبحانه وتعالى خەونێکی بە پێغەمبەردی یعنی خەونێک پیشانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کەوا خەونی پێغەمبەرانیش وحیە بۆی کەوا دەچی عەمرە دەکاتن ئیتر لە کاتێکدا کەوا دەیانویست بچەن دیارە قوڕەیشەکان مانع بوون لێ نەگەڕان کۆتاییەکەی بەوەی هاتکەوە سولحی حودەیبەی بەسترا ئەوەی کە لێرەدا مەبەستە لە منطقەی حودەیبیە بوون کەوا مەنع کران وا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند وەفدێشینا لە زمنی ئەو وەفدانە کە ناردی لە بۆ مەککەی پیرۆز ئەوە بوو کە ئەو کات قوڕەشەکان تێدا بوو عوثمانی کوڕی عەفان ناخوای لە ڕازی بی کاتێکەوە خەبەر وا بڵاو بوو کە گوایە قوڕەیشیەکان عوثمانیان شەهید کردیە وا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیعەتی لە سەحابەکان وەرگرت لەسەر مردن وياخذ هندق لمؤرخين دلين بيعتي لصحابة كان ورقر على أن لا يفروا لسرويكوا هل نين لروبو نوان لقل قريش دا بهر حال همويان بيعتيان دا پیغمبر صلى الله عليه وسلم اواني كلمه موجود من كو قوتمان اجماليان نزيك 1400 صحابي بو خوان لرازي بي لكوتايج دا اوزا پیغمبر صلى الله عليه وسلم فرموي دستي راستي خوي هنا اوزا فرموي اوش وكو فرميت لا چەندین مەصادری فەرموودە هاتیە دەفەرمی هذه يد عثمان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی مبارەک خۆی دەستی ڕاستی درێژ کرد فەرمووی ئەوەش دەستی عوثمانەکەوە لێرەدا موجود نییە ئەوجا لە دەستەکەی دیکەیدا فەرمووی هذه لعثمان کەواتە نیابەتەن عن عوثمان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی مبارەکی خۆی لەناو دەستینا کەوە وەکو بەشداربوونی عوثمان بوو لەو بەیعەتە پیرۆزەدا و هەروەها لە یەک لەو سەروەریانەی کەوا سەحابەکان تۆماریان کرد ئەوە بوو کاتێکەوە وەکو معلومە جەعفەری کوڕی ئەبی طالب خوای لێ ڕازی بی لە غەزای مؤتە کاتێکەوە ئاڵای ئیسلامی هەڵگرت بە دەستە ڕاستی لە دەستە ڕاستیاندا و دەستە ڕاستیان بڕیەوە پاشان بە دەستە چەپ ئەو جارە ئاڵایەکەی هەڵگرت لە بۆی ئاڵای ئیسلام نەکەوتە خوارێ ئەگەر چی دەستیشی بڕایە ئەو جارە دەستە چەپیشیاندا دەستە چەپیشی بڕا وا بوو ئەو جارە بە دوو ئانیشتی جەعفەر خوای لێ ڕازی بی بە دوو ئانیشتی ئەوجا ئاڵایەکەی هەر هەڵگرت لێ نەگەڕا بکەوی هەتا وەکو لێیاندا ئەو جارە شەهیدیان کرد ئیتر ئەوجا سەحابەی دیکە لە دوایی هەڵیگرت وا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەصفی جەعفەری کوڕی ئەبی طالب دەفەرمیتن وەکو لە سلسلەی صحیحەدا هاتیە إن الله قد جعل لجعفر جناحين مضرخين بالدم يطير بهما مع الملائكة سبحان الله دەفەرمی خوای گەورە سبحانه وتعالى لە جیاتی ئەوەی کەوا جەعفەر لە پێناوی خوای گەورە دوو دەستی بڕا خوای گەورە دوو باڵی پێبەخشی ئەو دوو باڵەی کە وەکو پێغەمبەر صلی الله علیه و وەصفی دەکا مضرجین بالدم ئەو دوو باڵەشی خینی لێ دەچۆڕێتەوە يطير بهما مع الملائكة لەگەڵ مەلایکەتەکان لە بەهەشدا پێدەسوڕێتەوە و هەروها لە یەک لەو سەحابانێکەوە وەکو سەروەری تۆماری کرد لە مێژووی ئیسلامدا و هەتاش دەجێڕدرێتەوە ئەوەیە کە وەکو لە صحیح بخاری ئیمامی عەلی لەمان دەجێڕێتەوە خوای لێ ڕازی بیتن دەربارەی سعدی کوڕ ئەبی وەقاس دەفەرمی گوێم لێ نەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو ژیانم داک و بابی خۆی بە قوربانی کەسێک بکە مەگەر سعدی کوڕ ئەبی وەقاس نەبی کەوا لە غەزوەی ئوحود کاتێکەوە سعدی کوڕ ئەبی وەقاس تیر هاوێژ بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەیفەرموو ارمی یا سعد فداک ئەبی وئومی ئیتر بەڕاستیەوەش سەروەریە و بەڕاستی شاهدیە کە لەلایەنی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کەوا داک و بابی خۆی بە قوربانی یەک لە سەحابەکان دەکا بەهۆی ئەو کارێکەوە بەدەستی ئەنجامی دەداتن کەوا بریتی بوو لەو تیر هاوێژەی بەرامبەر بە کافرەکان دەیکرد و هەروەها لە دوای ویش هەروەکو باس لە ئیبراهیمی کوڕی ئەدهەم دەکرێ وەکو زانایەکی زاهید لە سەردەمی خۆی و چەندین مەواعیظ و ئامۆژگاری لێ دەجێڕدرێتەوە دیارە ئاخر مەوعیظە و ئاخر ئامۆژگاریەکی عەمەلی بوو لەبەرەوەی بەڕاستی عولەمایانی قەدیم عولەمای عامل حقەتەن زۆربەیان تەماشای سیریان دەکەی مجاهیدیش بووینە ئیتر ئیبراهیمی کوڕی ئەدهەمیش ئاخر ئامۆژگاریەکی عەمەلی بوو دەفەرمی لەو کاتانێکەوە پێش وەفات بکە لە سەنگەرێک بوو لە سەنگەرەکان لە سەنگەری موسڵمانان لە دژی ڕۆم کەوا دەجەنگان دەفەرمی لەو کاتانێکەوە قەدەری خوای گەورەکەوە مردن لێی نزیک بووە دەفەرمی ئەخیر شت ئەوە بوو
کەوا فەرمووی تیرەکەم لۆبینن لەناو دەستمیدا بنێن بابنین تیر و کەوانەکەم لۆبین لەناو دەستمیدا بنێن تاوەکو بەو شێوەیە ڕوحی دەربسیتن تاوەکو مردنەکەشی ببیتە ئامۆژگاریەکی عەمەلی هەم لە بۆ ئەو مسلمانانەی کە لەگەڵینەوە هەم لە بۆ ئەو مسلمانان لە دوای ویژدادێن کەوا بزان بەکارێکی زۆر پیرۆز و بە مووقیف و هەڵوێستەکی زۆر جوامێرانە سەردەنێتەوە ئیبراهیمی کوڕی ئەدهەم ڕەحمەتی خوای لێبی و هەروەها چەندین کاری دیکەشکەوە لە مسلمانانی دیکە دەجێردرێتەوە کە بەدەستەکانیان بەڕاستی وەکو سەروەری لە خۆیان تۆماریان کرد لە تاریخ دامایتەوە وەکو کەسێکی وەکو ئیبن الجەوزی ڕەحمەتی خوای لێبی وەکو یەک لە نەوەکانی لێ دەجێتەوە ئەبوو مظەفەر دەفەرمی جۆم لە باپیرم بوو لەسەر مینبەر لە کۆتاییەکانی ژیانیدا بوو دەیفەرموو كتبت بإصبعي هاتين 2000 مجلد سبحان الله بودو پنجەیەی خۆم دەیفەرموو بودو پنجەیەی خۆم 2000 مجلد کتاب منووسیە 2000 مجلد کە لەوانەیە ئێستا ئێمە بەس پێشمان نەخوێندرێتەوە ئەویان دەفەرمی بە پەنجەکانی خۆم نووسیتم یحیای کوڕی معین دەیفەرموو كتبت بيدي 1000 حديث سبحان الله كتبت بيدي 1000 حديث كواتي 1,000,000 حديث مدستي خوم نسيتوا حتى براستي أو سهرورية لا إخواي جور سبحانه وتعالى تومار كرايا وهلوها للتاريخ بشريش تومار كرايا لو وكو درباري نوسين كبراستي كارش زور بيروزا كاتك أو نوسين لبو خير بكار دهندري وكو دقوتري كتاب المرء ولده المخلد كتاب المرء ولده المخلد أو شتيكوا كسك وكو كتابێکی خێر لە دوای خۆی بەجێ دێڵێتن دەفەرمی ئەوە یەک لە ئەو کەسانەیەکەوە منداڵێکی نەمری لە دوای خۆی بەجێ هێشتێ ئەو کتابە هەتا دەخیندرێتەوە ئەوە وەکو ئەجر و پاداش لە بۆ نووسەرەکەی تۆمار دەکرێت والله ئەعلەم ئیتر لەو دەستانەی کەوە وەکو وەصف دەکرێت لە ئیسلامدا بە یەد العولیا یەد السوفلاشمان هەیە لەو دەستانێک کە بە یەد العولیا پیامبر صلی الله علیه و وصفیانی کردیە کە پێویستە ئێمە ئیماندار هەوڵ بدەین خاوەن ئەو دەستانە بین یەک لەو دەستانە طبعا پێشەچی وەکو لە حەدیثی صحیح مسلمدا هاتیە عەبدوڵای کوڕ عومەر دەجێڕێتەوە خوای لێ ڕازی بێ دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر مینبەر بوو باسی لە سەدەقەی دەکرد و هەروەها باسی لەوەی دەکرد التعفف عن المسألة واتە خۆ دوور ڕاگرتن لەوەی کەوا کەسێک بپاڕێتەوە و دەستی پانکاتەوە دەیفەرموو اليد العليا خير من اليد السفلى اليد العليا أو دستي كوا برزة تاكتر لو دستي كوا نزمة أو زاد فني واليد العليا المنفقة اليد العليا أو دستي كوا دبخشي لرواية أبو داود هات دفني اليد العليا المتعففة كوا تأجرناش بخشي اليد العليا أو دستي كوا أجرناش بخشي بلام سوال جناكا متعففة خوي دباريزي لو كوا سوال بكاتن والسفلى السائلة أو دستيكوا لخوارة أو دستيكوا دباريتا وسوال دكا لخلشي وهروها وكولا صحيح بخاري دهاتيا كوصفي أو يد العليا دكا كوا دبخشي تاكترين وايا تاكترين شد أو كوا أو دستيكا دبخشي زور بشارة ويج ببخشي وكو في صوصا باز لحفت قم دكاتن دخبرمي 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حفت قمهنا لروج قيامتك خوای گەورە سبحانه وتعالى لەژێر سێبەرێکەوە لەژێر عەرشی خۆیتی دایان دەپۆشی ئەو سێبەرە یەک لەو حەفتاقمە ئەو کەسانەنەکەوە وەڕەجل تەصەدەق کەسێکەکەوە دەبەخشی لە پێناوی خوای گەورە ئەخفا حتى لا تعلم شماله ما تنفق يمينه کەواتە هەندە بە شاراوەیی دەبەخشی لە کاتێکدا کە بە دەستە ڕاست دەبەخشی وەکەئەنەما دەستە چەپ ئاگای لێ نییە لەبەرەوەی بەڕاستی سەدەقەی کە لە خەفا و لە شاراوایی دەیبەخشی نزیکترە لە ئیخلاص بە پێچەوانەی ئەو سەدەقەیەکەوە بە ئاشکرا دەیبەخشی ئەگەر ئینسان زۆر ئاگادار نییە خۆی نەبی احتیمالی زۆرە تووشی ڕیایی بێت و هەروەها دەربارەی سوالکردنیش وەکو لە ئەو حەدیثێکەوە لە سونەن ئەبی داود هاتیە پێغەمبەر صلی دەفەرمی من سأل وله ما يغني جاءت يوم القيامة خموش أو كدوش أو كدوح في وجهه دەربارەی یەدی سوفلاکەوە سوالکەرە دەفەرمی هەر کەسێک پرسیار بکە و سوال بکە لە خەڵکی و لە کاتێکدا ئەو هەندەی هەیە وله ما يغني ئەو هەندەی هەیە کەوا پێویستی بە سوالکردن نەبیتن جاءت يوم القيامة دێتن ڕۆژی قیامەتێ بەڵام نیشانە لە دموچاوی پەیدا بووە وەکو کو لە دنیای سوالی لە خەڵکی کردێ لە کاتێکدا کەوا هەیبووە نیشانە لە دموچاوی پەیدا بووە کۆزەوە پێ خموش ئەو خودوش ئەو کودوح
ئەوانە هەمووی وەکو زانایان دەفەرمونون سێ تەعبیرە نزیکن لە یەکتری بە معنای ئەوەی دێ کو کەسێک ڕنۆکی لە دموچاوی خۆی دابی ئەوجا ئەو خودوش و خموش و کودوحە هەر سێکیان تەعبیر لەو ئاساری ڕنۆکەی دەکەن بەڵام هەر یەک لەوان قۆرترە لەوی دیکەیان برینەکەی ئیتر لە قەدەر سوالکردنەکەی ئیوا هەیە خودوشە ئیوا هەیە کودوحە دیارە چەند کەمتر سوال بکە باشتر ئەگەر زیاتر سوال بکەوە برینەکەی دموچاوی زیاتر قۆڵتر بووە ئەوە ئی کەسێکەوە بەڕاستی داوا بکاو با ئەوەندەشی هەبیتن لەبەرەوەی بەڕاستی ئینسانی مسلمان هەتا بکرێ متعفف بی وەکو لە حەدیسەکەی سەرەوە باسمان کرد چاوی لەوەی بکەوە خوای گەورە پێی بەخشی و هەروها یەک لەو دەستانێکەوە بە یەد العولیا حساب کرایە وەکو پێ وەصفی دەکاتن ئەوەیەکەوە کەسێک دارێک بچینی لەبەرەوەی هەر دارێک کە دەچینی ئەو دارە ذکری خوای گەورە دەکا سوبحانەه وتعالە و ئەو دارە دەبیتە ئەوەی کەوە کەسێک سوودی لێ وەربگریتن زاوەکو دەفەرمیتن لە صحیح مسلم هەتا پێ دەفەرمی ما من مسلم يغرس غرسا هەر مسلمانێک ئەگەر بێت و يغرس غرسا واتە دارێک بچینی إلا كان ما أكل منه له صدقة هر كسيق لي بخوا أو لبوي دبت صدقة وما سرق منه له صدقة أو كبدزينش لي دزري أبشر بصدقة له حساب ذكري وما أكل السبع منه فهو له صدقة حتى أو كودرنديك ديخوا أبشر بصدقة له حساب ذكري وما أكلت الطير فهو له صدقة وأو كوتيريك لي دخوا لو دارا أبشر صدقة با خير لبوي دنسري ولا يرزقه أحد إلا كان له صدقة كواتا هر كسيك شتيشي ليدا بالو دارا إلا لبوي بصدقة حسابا وهروها يقلو دستاني كوا بيانصوصا بيد العليا حساب كردي كوا كسيك بهوي دستكاني بتشي تبهشت دستي آفرتانك كوا بيغمبر صلى الله عليه وسلم بنساء أهل الجنة وصفيان دكاتا دفرمي لو حدثي كوا لمعجم كبير الطبراني هاتي كالبانش تصحيحي دكاتا دفرمي بيان صلى الله عليه وسلم فرمي ألا أخبركم بنسائكم من أهل الجنة باس نكم لبوتان أو آفرتانين قوك وآفرتان بهشتا قالوا بلى يا رسول الله لما وصفك فرموي الودود وصفي أو آفرتان ذكا كوا أهل بهشتا الودود واتا وكزانان دفن المتحببة إلى زوجها واتا اشتوا ذكا كوا خوي خوشويز بكالا ميردكي الولود كوا من داري زور دبيتن بس دزاندري أو آفرت من داري زور دبيشو بيخوازي تماشای دەور بەرەکەی دەکەی کەوا ئەگەر بێت لە بنەماڵەیەک منداریان زۆر بی ئەویشیان منداری زۆر دەبی هەرچەندە ئێستا لە ناو ئێمە بەڕاستی لەوانەیە پیا و زیات لە دوو ئەو ئافرەتانە بگەڕێکەوە مندالی کەم دەبی لەبەرەوەی لە ڕسق دەترسێ کەوەش بەڕاستی خەلەل لە عەقیدە خوا پەنامان بدە ئیتر الولود التي إن ظلمت أو ظلمت تماشاك وصفي دكا أو آفرتي كوا أو دو صفتي الولود وهروا التي إن ظلمت أو ظلمت كاتك ظلميك دكان ميردكي غلطيشي برامبر كرديا وياخذ ظلمت يان ظلمي ليكرا ميردكي ظلميشي ليكرديا لهوردو حالت أو دسي بيا وكي تساق دكاتوا أو جاء كل روايات بيهقيها جاءت حتى تضع يدها في يده ديتا أو آفرتا ديتا لا بيا وكي ولين زيك دبتو دستي لنا ودستي بيا وكي دنيو أو زاد فرمي قالت هذه ناصيتي بيدك أو هني تسوان مو ويأخذ كزانان دفواتا أمن ولا بردستي توم هذه ناصيتي بيدك لا أذوق غمضا حتى ترضى وعد بيتن كواتساو منستخوي حتى وكل يوم راضي بي يترتمشاك يعني أو وصفي آفرتك كوابيان أو آفرتاني أهل بهشتن كواتا أو تنازل نيك آفرد لبو خزاء لبو ميردكي خوي بكا بلكو كاتك وخوي بي قورتر بلوي بوشي ويتعامل لقى ميردكي بكا والله نوى دودي كيد من وكفي صلى الله عليه وسلم فرموي المتحببة إلى زوجها وهروها آفرتي متكبري لدردتي كواجيانة فاشل لقل ميردكي بسر دباتن خوابنا ممدا وهروها يقلو دستاني كوا دستي بياوانك كوا بيان صلى الله عليه وسلم عيني بتاك وصفيان دكاتن عين للتعامل بين جنو ميردا دفرميتن وكل صاحب بخاري ده وإنك لن تنفق نفقة إلا أجرت عليها هر نفقيك دبخشي حتى أو نفقيك ولا مال من داري خود السرفي دكي بمبستي رزامن دي خواي قورا دفرمي إلا أدر باداش لبودا نسرية حتى اللقمة ترفعها إلى في امرأتك حتى أو باروانانك وبرزي دكي تاوكو
لدوي خێزانەکەی خۆت بنەی کەواتە پێ فێرمان دەکاتەوە ئادابی بین الزەوجەین لە بینی ژن و پیا بە چ شێوەیەک تەعامل لەگەڵ یەکتری بکەنەوە دەستێکە کەوا بەڕاستی ئەو دەستە کارێکی پیرۆز ئەنجام داتن کەوا ئەجر و پاداشتی پێوەردەگریتەوە بەڵێ دەستێکی دیکەکەوا پێ وەسفی دەکاتن لەو دەستانێکەوە یەدی عولیایە ئەو دەستەیەکەوە دەست بەسەر یەتیمدا دەینیتن وەکو لە حەدیثێکەوە لە صحیحی جامعی صغیردا هاتیە و ئەلبانی بە حەدیثێکی حەسەنی باس کردێ دەفەرمی پێ دەفەرمی إن أردت أن يلين قلبك أجر دتويد دلكد نرم بيتوا فأطعم المسكين أو بروناني كسانش فقير بدا وامسح رأس اليتيم دث بسر من دارش يتيم دابينا كواتا وشيق لو دستاني كوا براستي يد العليا كحقة يعني كسانك وخاوني أو ضلبن كوا بابلن سوز و ڕەحمینا و دڵ و دەرونیان بەو شێوەیە بەدەستیان تعبیر دەکەن کەوە بەو دەستە نانی فەقیر دەدەن و هەروە ئەو دەستەش بەسەر یەتیمدا دەینن لە بۆ دڵخۆشکردنی ئەو یەتیمە ئەوە بەڕاستی یەدێکە لە یەدی عولیایە و هەروها ئەو دەستەی کەوە کە کار دەکاتن لە بۆی کەوە کەسابەتێکی حەڵال بکاتن بەو شێوەی کەوە خوای گەورە ڕێگای پێدا ئەوش یەک لەو دەستانێکەوە یەد العولیایە وەکو لەو حەدیثێکەوە لە معجەمی کەبیری تەبەرانی هاتیە ئیبن عومەر باس دەکە خوای گەورە لە خۆی لە بابی ڕازیبی دەفەرمی پرسیار لە پێغەمبەر کرا صلی الله عليه وسلم عن أطيب الكسب حلالترين كسابت يا رسول الله فقال عمل الرجل بيده واتە پیاوێکەوە بەدەستی خۆی ئیش بکاتن ئەو دەستە بەڕاستی دەستێکی عولیایە کەوا چاوی لەوەی نییە سوال لە خەڵکی بکاتن بەڵکو بەدەستی خۆی کار دەکاتن تاوەکو کەسابەتێکی حەڵال بکە بەڵام دیارە ئەو دەستێکەوە لە کەسابەتی حەڵال دەگەڕێتن پێویستە دەستێک بی دەستێکی ئەمین بی ناسح بی دەستێک بی غەش و خیانەت لەگەڵ مسلمانان دەکاتن لێ پێساسم لە حەدیثێکەوە لە مسند ئیمام ئەحمەد هاتیە دەفەرمی خەیر الکەسب کەسب یەدی العامل ئیذا نەصح باشترین کەسابەت ئەوەیەکەوە کەسێک کار بکە بە دەستەکانی خۆی بەڵام بە شەرتێک ئیذا نەصح واتە غەش و خیانەت نەکات دەستێک بیتن بە پاچی ئەو تیجارەتەی ئەنجام بداتن و هەروەها ئەو دەستەی کەوا لە پێناوی خوای گەورە ئەو دابەیەی کە ڕای گرتێ لە بەوەی لە پێناوی خوای گەورە بەکاری بینیتن بە دەستی خۆی ئەو دابەیەی نان دەداتن و یاخود ئالیکی لە بۆ پەیدا دەکاتن وەکو بە مستەڵەحی ئەو کات ئەو دەستەش دەستێکی عولیایە جا وەکو لە سنن ابن ماجەدا هاتە پێ دەفەرمی من ارتبط فرسا في سبيل الله هەر کەسێک فەرەسێک ئەسپێک ڕاگری لە پێناوی خوای گەورە تاوەکو لە پێناوی خوای گەورە جیهادی لەسەر بکاتن ثم عالج علفه بيده ئەو ئالیکەی کە دەیداتێ بە دەستی خۆی لە بۆی ئامادەی بکاتن كان له بكل حبة حسنة هەر دنکێک لەو علەفە و لەو ئالیکەی کەوا دەیداتە ئەو ئەسپە لە بۆی بە هەر دنکێک لەو ئالیکە بە حەسەنە و بە چاکەیەک کەواتە بە مستەڵەحی ئەوڕۆ ئەوەی کەوا سیارەتیش کەوا بەڕاستی ئەگەر کەسێک لە نیازی دابی هەموو شتێک لە پێناوی خوای گەورە سەرف بکاتن ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر ئیسلام پێویستی بەو سیارەوی هەبی لە پێناوی خوای گەورە سەرفی بکاتن ئەو خزمەتەی کە لە سیارەکەی خۆشی دەکاتن ئەویش بە هەمان شێوە قیاسن لەسەر ئەو حەدیسە عینی لە بۆی بەخێر حساب دەکرێتن و هەروەها یەک لەو دەستانێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە یەدی عولیای وەصف کردێ دەستێکەکەوە لە پێناوی خوای گەورە شتێکی لەسەر ڕێگای مسلمانان لادایەکەوە ئەزیەتی مسلمانان دەداتن هەروەکو لەو حەدیثێکەوە لە صحیح مسلمدا هاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لقد رأيت رجلا يتقلب في الجنة پیاوێکم دیت لەناو بەهەشتدا دەسوڕێتەوە طبعا پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو لەو حەدیثە و لە چەندین حەدیثی دیکەش باز لە شتی مستقبلی دەکاتن کەوا خوای گەورە لە بۆی مستقبلی نزیک کردیتەوە کەس نەچوویتە بەهەشت کەس نەچوویتە جەهەنەم بەڵام خوای گەورە مستقبلی لە بۆی هینایتە پێش دەفەرمێ پیاوێکم دیت لەناو بەهەشتدا دەسوڕاوە لەبەر چی بوو في شجرة قطعها من ظهر الطريق كانت تؤذي الناس بس لبر أويبو كوا أو مسلمانا داري كوا أزيتي دروس كرد بلبو مسلمانان لسر رقاي مسلمانان بو أو داري برية وتاوكو أزيتي مسلمانان نداتن ننتزي أو دا أخواي قول سبحانه وتعالى بهشت بقسمة كرديتم لنا وبهشت دا صوراوا وهروا يقلو دستاني كوا عيني يد العليا وخيري في أنزام ددريتن ياخذ يقلو إيشاني كوا في أنزام ددري ئەویش مسافحە کردنی مسلمانێک لەگەڵ برایەکەی خۆی یاخود خوشکێک لەگەڵ خوشکەکەی خۆی کاتێکە لەو حەدیثێکەوە لە سلسلەی صحیحەی ئەلبانیدا هاتیە
دفرمي إن بيان صلى الله عليه وسلم دفرمي إن المؤمن إذا لقي المؤمن كاتك وإيمان دار لقات إيمان دارشك فسلم عليه سلام ليبكا وأخذ بيده فصافحه أو دستي بقرية المصافحة لقلب كاتن تناثرت خطاياهما أو جناه تاواناني كهيتيان ليان هل دوري كما يتناثر ورق الشجر هروكو لداري كاتكوا بپایزان أو قلايك وشق بوي تولي هل دوري بهماشي وجناه كانيان لبين دو دستكانيان بوشيوي ليان دا دوريتن ئیترەوە چەند دەستێک لەو دەستانێکەوە وەکو باسمان کرد یەدی عولیایە و دەتوانی بەو دەستانت ئەو کارە چاکانی پێ ئەنجام دەیت چەندین کاری چاچی دیکەش بەڵام چەند دەستێکیش هەیە لە بەرامبەردا بەڕاستی ئەو دەستانە یەدی سوفلان دەبیتە مایەوەکەوە خاوەنەکەی پێش شەرمەزار بیتن لە بەرامبەر خوای گەورە سوبحانه وتعالە تاوانی لەسەر تۆمار بکرێتن لەوانە ئەو دەستەی کەوە بە فیتی شەیطان دەچیتن خۆی دەکوژی بە هەر شێوازێک وكل صاحب بخاري ده هاتي في صلى الله الذي يخنق نفسه أو كسيك بلستي خوي دخن شينيتن يخنقها في النار جزاك إلنا وأجري جهنمش عيني بودستي خوي ببردوام خوي دخن شيني والذي يطعنها في النار أو بدستي خوي طعن له خوي داتا خوي بكجي بخنجرك بسلاحك خوي دكجي بهماشي أو دست بردوام خوي دكجي تولنا وجهنم وهروها يقلو دستانك وبراستي يدي سفلايا وكل أو حديثك وإمامي أحمد لمسندك رواياتك كذا في صلى الله عليه وسلم لعن الله آكل الربا وموكله وشاهده وكاتبه لعنتي خوا لو دستيدا كوا آكل الربا بو دستي ربا دخوا وموكله واتا أو كوا ربا كيد داتا وشاهده وكاتبه وهروها أو كسي كذبت الشاهد لبين أودو كسي كوا عقد ربادك وهروها أو كسي كوا كاتب أو دينوسي كاتب راستي ربا زور خطر أو كسي كوا ربا كيددا أو كوا وري دقري أو كوا شاهدتي أو كوا كاتبتي هل هموي بيان صلى الله عليه وسلم دفرمي لعنتي إخوان اللي يبدأ كبراستي في يست إنسان مسلمان زور آقادا اللوانية لو روشقاري إيمدا أنواع ربا بيدا بوا وهروها لحديثش كيقلا أو دستانك ويدي سفلايا وكل صحيح جامع صغير ده هاتي والباني دفرمي حديث شي حسنة دفرمي في صلى الله عليه وسلم فرمي إذا شهر المسلم على أخيه سلاحا كاتك ومسلمانك سلاحك لبرامبر مسلمانك رادقري فلا تزال ملائكة الله تلعنه حتى يشيمه عنه حتى أو سلاحي لبرامبر مسلمانك راقرتي ملائكة إخوة لعنتي لذلك حتى وكل سلاحك إلى دبا وهروها لا يقلو لو دستانك ويدي سفلايو پیغمبر صلى الله عليه وسلم لعنتي لذا وكل مسند إمام أحمد هاتي فرمي في صلى الله عليه وسلم فرمي لعنة الله على الراشي والمرتشي لعنتي إخوة لو كسيدا كوارش ويددا ولعنتي إخوة لو كسجدا كوارش ووردقريتن كبراسي وجدردك زور كسبي مبتلا بين إخوة بنام دا وهروها يقلو دستاني ديك كوا يدي سفلايا درباري عرق في صلى الله عليه وسلم لا سنن أبو داود دفرميتا لعن الله الخمرة لعنتي إخوة عرق وشاربها أويك دي إخواتها وساقيها أويك ودي جيريتا وكول بوكسانك بيخونوا وبائعها أويك ودي فروشي ومبتاعها أويك ولي دكري كما شاك أوها مكسيقرتوا وعاصرها أويك وتريكا ياخد خرماك دكشيكا لا يدرس ذكريتا ومعتصرها أويك داوادك لو يدرس بكريتا وحاملها أويك وهلي دقري ونقل دكا والمحمولة إليه أويك ولبوي نقل دكري هر هموي بيان صلى الله عليه وسلم دفرمي لعنة إخوان لذاتا لا دستيش كلو دستانك وبيغمبر صلى الله عليه وسلم لعنتي لذا بلعنتي إخوائي قول سبحانه وتعالى دستي كسانك كوكل حديث صحيح مسلم ده هاتي عبد الله كري مسعود لمن دجرته ودفرمي قال لعن الله الواشمات والمستوشمات لعنتي إخوة لو آفرتان بك واشمنا واشمة لوشم هاتي وتخال دروز دكن لبو آفرتاني ديك والمستوشمات أو كوا داوادك خالي لو دروز بكريتن والنامصات لعنتي إخوة لو آفرتج دكوا نمص دكا
برۆ لە بۆ ئافرەتی دیکە چادەکە والمتنمصات و ئەو ئافرەتانی کەوا داوا دەکەن برۆیان لە بۆ چاک بکرێ والمتفلجات للحسن وهروها لعنەتی خوا لەو ئافرەتانە بیکەوە والمتفلجات للحسن ئەوانەی کەوا ددانەکانیان کەلێن لە نێوانی دروست دەکەن کە وەکو زانان دەفەرمون ئەوەش شێوازێکە لەو شێوازانێکەوە وەکو تەدلیسی تێدا لەبەرەوەی دەفەرمون زیاتر ئافرەتانی تەمەن گچکە ددانیان کەلێنێک لە نێوانی هەیە هەرچەندە کە تەناو تەمەن ئەو کەلێنە کەمتر دەبیتەوە یعنی پڕ دەبیتەوە کەلێنە ئیتر ئافرەت دێتن چ دەکاتەوە تەدلیس بکاتن وابوو لێوان ددانەکانی وەدەکا فەراغێک دروست بکاتن تاوەکوانی شامدە تەمەنی گچکەیە لێ دەفەرمی المغيرات خلق الله ئەوانەی کەوا تەغییری خەڵقی خوای گەورە دەکەن بەعام ئیتر ئێستا چەندین شێواز هەیە چەندین شێواز هەیە بە تایبەتی ئافرەتان بەکاری دەین تاوەکو وا خۆیان نیشان بدەنکەوە خەڵقی خوای گەورە بگۆڕن ئەوجا بە هەر شێوەیەک بیتن خۆی جاهلتر نیشان بداتن و یاخود بە خۆی ئەسمەرە خۆی سپی نیشان بداتن بە هەر شێوازێک تەغییری خەڵقی خوای گەورە دەکاتن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمیتن ئەوانە لعنەتیان لێدرا ئەوجا کاتێکەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەو حەدیسەی دەجێڕاوە تەماشاکەن دەفەرمی ئافرەتەکە بوو لە بەنی ئەسەد طبعا ئەوە لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەو حادسەیە دەجێڕێتەوە ئافرەتەکە بوو لە بەنی ئەسەد ناوی ئوم یعقوب بوو دەفەرمی ئوم یعقوب وكانت تقرأ القرآن قرآن خوێندیش بوو سبحان الله دەفەرمی کاتێکەوەی جۆلێ بوو کە ابن مسعود ئەوەی باز دەکاتن هاتە لا ابن مسعود واتی وەچێ جۆم لێ بووە تو لعنەتی خوا لەو کەسە دەکەیکەوە برۆی دەکاو ئەوەی کەوە خاڵ دەکاو ئەوەی کەوە ددانەکانی خۆی کە لێن لێ دروست دەکا ئەوەی تەغییری خەڵقی خوا دەکا دەفەرمی ابن مسعودیش فەرمووی وما لي لا ألعن من لعن رسول الله صلى الله عليه وسلم وهو في كتاب الله ئەی باشم لەبەرچی لعنەت لە کەسانێک نەکەم کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی لێ کردینە و هەروەها ئەو شتە لە کتابی خوای گەورەشدا هەیە دەڵێ ئافرەتەکە کەوا قورئان خوێن بوو فەرمووی لقد قرأت ما بين لوحي المصحف فما وجدته دەی ئەمن هەردوو ئەوەی کە لە قورئاندا لە نێوان هەردوو توێ قورئاندا هەیە هەموم خوێندیتەوە شتیوام نەدیتە لە قورئانی پیرۆز ئەتوش دەی لە قورئاندا هەیە ابن مسعود فەرمی بەڵێ ئەگەر باشت خوێندباوە دەدیتەوە فەرمووی کا لە چێن دەرێ فەرمووی ئەدەوە نییە پێ خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێتانی فەرمووە ئەوە وەری بگرن و کاری پێ بکەن و ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویتی نەهی لێ بکەن پێویستە خۆتان لێ پارێزن ئەدەوە نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی لعنەتی خوا لەو کەسەی بی کەواتە پێویستە بەجۆی بکەیت ئەوجا دەفەرمی ئەو ئافرەتە هیچ پێ نەمەگوتی دە باشە خێزانەکەی خۆشت وا دەکا ئەوەی ئەتوو باسی دەکەی فەرمی بڕۆ ماڵم زاندا خۆ وا دەکانە دەفەرمی چووە من ناو ماڵی ابن مسعود و تەماشای خێزانەکەی کرد و هاتەوە دەرەوەتی چ دیت لەو ئافرەتەم ئەو شتانێکەوە ئەم باسم کرد و پێغەمبەر صلی الله علیه و سلم لعنەتی لێ داوتی نا وەڵا نەمدیت دەی فەرمی والله متأکید بە ئەگەر یەک لەو شتانەی تێدا بە کەوا لە بەبەر لعنەتی پێغەمبەر بکەوی صلی الله عليه وسلم ئەوە وەکو لە ڕوایەتەکەی دەفەرمیتن لەو کانە ذلك ئەگەر ئەو شتەی تێدا بە ما كانت معنا لەگەڵ ئێمە نەدەژیا تەماشایکە لەسەر شتێکی کەوا وەکو لە ناو ئێمە لەوانەیە بوویتە شتێکی زۆر زۆر ئاسایی برۆکردن دەفەرمی ئەگەر بێت و ئەو شتەی تێدا بەکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لێ کردیە ئەوە لەگەڵ ئێمە نەدەژیا واتە ابن مسعود ئامادە نییە لەگەڵ ئافرەتێک بژیێ کەوا شتێک بکە مخالفەی پێغەمبەر بی صلی الله علیه و سلم بەڵام ئێستا هەتا بە ژنان ڕادەگەڕێن پیاویش وا بکاتن سبحان الله و لە دەستێش کە لەو دەستانێکەوە لە یەدی سوفلایە کە بەڕاستی زۆر لە پیاوان بەوەی مبتەلا بووینە لە حەدیثێکەوە لە سنەنی ئەبو داود هاتێ پێغەمبەر دەفەرمێ من لعب بالنرد فقد عصى الله ورسوله هەر کەسێک گەمە بە نرد بکە نرد واتە زار هەر کەسێک گەمە بە زار بکاتن فقد عصى الله ورسوله ئەوە بێئەمری خوا و پێغەمبەری خوای کردیە لە حەدیثێکەوە مسلم ڕوایەت کردە پێغەمبەر دەفەرمی من لعب بالنردشیر هەر بزەبەت ئەوە ناوێکی فارسیە بە زار دەگوترێن نەردەشیر هەر کەسێک گەمە بەو زارە بکاتن فكأنما صبغ يده في لحم خنزير ودمه وكأنما دەستی خۆی پیس کردیە بە خین و هەروەها بە گۆشتی خنزیر ئەکرامەکم الله کەواتە وەکەئەنەما دەستی خۆی پیس کردیە بە گۆشت و هەروەها بە خینی بەرازی کەواتە بەڕاستی ئەوە شتێکە لەوانەیە لەناو پیاوان زۆر هەبی وابزان پێدرێن تاوڵ و ئەو شتانە هەتا وەکو قیاسەن لەسەرەوەی زۆر لە عولەمایەکان بەڕاستی شەترەنجیش حرام دەکەن قیاسەن لەسەر ئەوە دەبەرەوەی دەرێ مەسەلەکە ئەوەی کە تێیدایە عیلەکەی ئەوەیە کەوە مەشغولت دەکا
مەشغوڵت دەکات بێ ئاگات دەکات لە ذیکری خوای گەورە و لەوانەیە منافەسە دروست دەکات لەگەڵ بەرامبەرەکەت ئیتر هەر ئەوەشە شەیطان لە توی دەوێتن علەی تەحریمکردنی عارق و قمارش هەر ئەوەیە وەکو لە سوورەتی المائدە إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر وأن يصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون كواتا علەی تەحریمکردنی عارق و قمارش هەر ئەوەیە خوای گەورە دەفەرمیتن لەبەرەوەی شەیطان دەوێت لە خلالی ئەو دووشتە دژمنایەتی لە نێوانتان دروست بکە و هەروە بێ ئاگاتان بکە شەیطان لە ذیکری خوا و لە نوێژەکانتان ئیتر بەڕاستی ئەگەر تەماشا بکە ئێستا زۆربەی ئەو شتانێک کە وەکو تەسلیە ئەنجام دەدرێتن دەکەوتە ئەو بابەی و هەروەها ئەو دەستانێکەوە لە یەدی سوفلا ئەو کەسانێکەوە بەدەستی خۆیان شتانێک دەنووسن ئەوجا لە دژایەتیکردنی ئیسلام و یاخود لە ئیثارەکردنی غەریزەیەکی حەرام لە نێو گەنجان بەڕاستی ئەو دەستانە ئەو ئاەتە دانگرێتەوە لە سوورەتی البەقەرە خوای گەورە دەفەرمی فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون وويلا لبويان كوا أو دستان اشتخراب دنوسن بتايبتي كوا تكلا باز لوانا كان كوا والعياذ بالله كسان لأهل الكتاب شد دنوسن وإدعاء كان كوا لكتاب إخوة لكتاب إخواجنيا من باب أولى طبعا أو كسي كوا اشتخراب دنوسي لدجمنات إخوة وبيغمبر إخوة وهرش تيشي ديكا كوا نتيجەکەی خراپی وويلا لبوي بتايبتي ئەگەر پارەشی لەسەوە وەربگریتن وويلا لبو ئەو پارەش کەوا وەری دەگریتن وهروها لحديثێکدا کەوا لە مسند ئیمام ئەحمەد هاتیە پێ دەفەرمی واليد زیناهما اللمس زینای دەست کوو کەسێک دەتوانی زینا بکە بەدەست بۆی کەوا لەمس بکە دەستی بە ئافرەتێک بکەوی کەوا حەرامە لە بۆی و یاخود ئافرەتێک دەستی بە پیاوێک بکەوی کەوا ئەو دەستە نابی بەو پیاوە بکەویتن کەوا حەرامە لە بۆی هەروەکو صفەتی بەردەوامی پێغەمبەر سەڵ بەکو لە سنن ئیبن ماجە و نەسائیدا هاتیە پێغەمبەر سەڵ دەیفەرموو هەتا لەو کاتێکەوە بەیعی لە ئافرەتان وەردەگرت وەکو گوتمان بەیعی لە پیاوە وەردەگرت دەستی لە ناو دەستیان دەنا بەڵام کە بەیعی لە ئافرەتان وەردەگرت دەیفەرموو ئینی لا ئوصافح النساء بە هیچ شێوەیەک مصافحە لەگەڵ ئافرەتان ناکەم و هەروەها وەکو لەو حەدیثێکەوە لا طبراني رواتي كردي وهروها إمام البانج لسلسلة صحيح نايتوا معقلي كوريا سار دجرتو خايل راد دفن بي بيان صوصا فرمي لأن يطعن في رأس أحدكم بمخيط من حديد هل يقلنقو أقربيتو ببارت آسنيك لسسري بدري باشتر لوي خير له من أن يمس امرأة لا تحل له باشتر لبوي ئاسنێک لەسەر سەری بدرێ نەوەک دەستی بەدەستی ئافرەتێک بکەوێتن کەوا لە بۆی حەڵال نییە ئەوجا وەکو عایشە خوای لە ڕازی بی کەوا لە سەحیح موسلیمدا هاتیە کە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەصفی پێغەمبەر دەکات صلی الله علیه و سلم دەفەرمی ولا والله ما مست يد رسول الله صلى الله عليه وسلم يد امرأة قط غير أنه يبايعهن بالكلام والله دستي في صلى الله عليه وسلم بدستي هز آفرتك نكوت إلا لكاتب أشتنها بقصة بيعتيان لي ودقر بهيج شيويك دستي في صلى بدستي آفرتك نكوت وهروها لا صحيح مسلم دا هاتي في صلى دا فرميتن درباري دست عيني كشوازك لشوازكاني زيناي دست قوتمان دستي پیاوێک بە دەستی ئافرەتێک بکەوی بەڵام شێوازش کەس دەفن وەلیەد زیناها البەطش زینای دەست ئەوەیەکەوە کە بەطش بکاواتە لە کەسێک بدا بەناحەق ئەجاوەکو لە مسند ئیمام ئەحمەد عائشە وەصفی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم خوای گەورە لە عائشەش ڕازی دەفەرمی ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم خادما قط پیان صلی الله علیه و سلم لخدمتکاریش خوشی ندا ولا امرأة او هم خزانشی هبو به هیچ شیوی لخزانش خوشی ندا ولا ضرب بيده شيئا لهیت کسی شی ندا الا ليك حالت الا ان يجاهد في سبيل الله مقل لپینای خوا جهاد بکربه بله لکافرین ددا اتربو شیوی او چند دستێک بوو لە دەستەکانی چاک و لە دەستەکانی خراپ لەخوای گەورە داواکاری کەوا خاوەنی ئەو دەستە بین کەوا یەدی عولیا ئینشاء الله تعالی خاوەنی ئەو یەدە بین ئەو دەستە بین کە ئینشاء الله تعالی ببیتە مایەی سەربەرزی و سەروەریمان لە دنیا و هەروە سەرفرازیشمان لە قیامەت بإذن خوای گەورە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين